لە ڕووی فرۆشەوە خاوەنکارەکانی ئازربایجانی غەربی نزیکەی لە 35 ئەو کاڵانەی کە هێنابوویان فرۆشتویانە. شاری پارێزگای سنە لە 75 کاڵاکان، پارێزگای ئیلام لە 60 کاڵاکانیان، کە پارێزگای کرماشان لە 50، پارێزگای هەمەدان لە 40 کاڵاکانیان. ئەوەی کە مەحەلی بوون و هەڵەبجەیەکان بوو بەشداریەکان کرد نزیکەی 60 بۆ 65 کاڵاکانیان فرۆشتووە. کارگە ناوخۆیەکانی خۆشمان دەتوانین بڵێ لە 30 بۆ 35 ئەو کاڵانەی کە هەیەیان بووە فرۆشیان کردو. کۆی گشتی لە 51 ئەو کاڵانەی کە هاتووەتە ناو ئەم پێشەنگایەوە فرۆشراوەوە سەردانی کارەکان لە پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە، سلێمانی بێ، هەولێر بێ، هەتا دهۆک هاتوون لە ڕانیەوە، لە شاباژەوە، لە کۆمەڵی جێگای جیاوازەوە ڕۆیان کردوێتە ئێرە. وەکو ئەوەی شیکە و خزمەتگوزارانی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە پێشکەشی کردووە کە جێگەی ڕێز و تەقدیرە. نزیکەی 1800 کەس سەردانی بەڕێو ئەو شوێنە و بنکە بچووکیان کردووە کە ئەوان هەیەن بۆ لێرە. چەندین پشکنینی جیاوازی وەکو شەکرە و فشاری خوێن و ڕێژەی ئۆکسیجین و هەروەها بەهۆی تۆز و غوبارەوە پێدانی ماسکۆوانیان بەسەردا دابەش کردوون. بە کۆی گشتی ئەو سەردانیکەرانی کە ئێمە ئامارێکمان وەرگرتووە لەم 3 ڕۆژە تا سەردانی هەڵەبجە ئەم پێشەنگایان کردوون، نزیکی 12 بۆ 13 هزار کەسێک سەردانیان کردووە سەرڕای نالەباری کەشوخەوە. دیارەکردنەوەی ئەم پێشەنگانی و دەوڵەتی ئیشی دەست کە لە هەڵەبجە کراوەتەوە، ئەمە شتێکی زۆر باشە بۆ هەڵەبجەوە. کرانەوەی هەڵەبجەیە بەڕووی شارەکانی تری کوردستان و شارەکانی وڵاتانی دراوسێ. تەمە ناکەم لە ساڵانی ئایندا وڵاتانی تریش بەشداری بکەن کە بەم شێوەیە بکرێتەوە و شارەکانی کوردستانی خۆشمان پارێزگاکانی کە بە هەمان شێوە بەشداری بکەن و لەمە فراوانتر بکرێت.